دەی ئەو صادق الأمینە پێمان ئەڵێ کە ئەم دنیای هیچ نییە، مەیکەنە شوێنی حەوانەوەی خۆتە، شوێنی خراپ نابێتە شوێنی حەوانەوە، بەڵکو ئینسان تەنها ئەوەندەی ئیشی بەم شوێنە ئێرە ئەبێت ئەوەندە جێپێ خۆی چاکە ئیتر بەجێ ئێڵ ئەڕوە. ئینسان سبحان الله طبیعەتێکی زۆر سێری خۆی گەورە پێ عەتا کردو، بڕواکەن جاری وا هەیە بیر لە کوڕ و کوڕ ئەکاتەوە، بەڵام بیر لە خۆی ناکاتەوە، بیرەکاتەوە ئەم ئەولاد و مناڵ هینانە بە هیچ شێوازێک بەجێ نەیەڵم بە فەقیری، با ئەوە نەشتم هەبێ، با ئەوە نەم هەبێ، دوێژێ بێتە گرفت بوو. پێوی هەبوو خوا عەفوی کە هەموو ڕۆژ ئەهاو ئەوی ماوەسا ئەوە من مردم ئەو شتانەم چۆن تەوزیع ئەکرێ. بڕواکەن لەوە چێ 5 ساڵ پێش مردن هەموو یعنی هەفتەنەوە ئەم پرسیارە لێ نەکە، ئەم شەرحەکرێم و ئاوا ئەیدێ بۆچی بە قوربانی خۆم بۆچی ئەویان ئەوە نابە ئەوە نابە هەمجا بە چی بکەم؟ ئەوە ئەگەر شتێ بنووسم تۆ بۆم ئیمزا ئەەکەی کە ئەویان ئەوە نەبە، ئەموو نەوەڵا ئیمزای منیش ناخوا چی خوا بڕانوێتی کێشەی بوو مشکلەی بوو. هەموو جارەکان بینی کورە محاجی هەموو سەڵەواتی ناهێنە واز لەمە بێنە تۆ بێرە دەستی خوا، تۆ بەڕەحمتری بۆ ئەولادەکانی یاخوا کام تۆ نازانی بۆچی بۆ ئەوە ئەڕۆوە بۆچی لەوەچی ئەمەی کە تۆ ڕقت لەیەتی لە هەمویان باشتر بێ لە قیامەتە ئەمە بۆ تۆ گرنگتر بێت، تۆ نازانی لێی گەڕێ مێشکی خۆتی بێ مەژغوڵ مەکە کورە بەخوا ڕاستی شەکەی ماوەسە دوو ڕۆژی نەبرا هاتەوە باش سبحان الله. ماڵە ئەبێ گیرە خۆی بەدەستێەوە، ماڵە نابێ هەر گیرە خۆی